ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. کوژرانی ژنێک لەلایەن ئەندامێکی سپای پاسدارانەوە لە مەریوە. گیان لە دەستدان و برینداربوونی 6 کرێکار لە ئیلام و تاران. گیان لە دەستدان و برینداربوونی 4 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی کامیاران بۆ سەوڵاوە. سەپاندنی 12 ساڵ بەندکران لەسەر هاوڵاتیکی خەڵکی شاری ئیلام و ناڕەزایەتی کرێکارانی ئیدارەی بەهزیستی لە تەورێت. کوژرانی ژنێک لەلایەن ئەندامێکی سپای پاسدارانەوە لە مەریوان. ڕۆژی شەممە 3 خەزەڵوەری 1404 هەتاوی ژنێک لە شارچکەی جوجە سازی شاری مەریوان لەلایەن ئەندامێکی سپای پاسدارانەوە دەستڕێژی گولەی لێکرا و گیانی لەدەستدا. بە پێی راپۆرتەکانەوە ژنە بە ناسناوی لەیلا عەلی ڕەمایی تەمەن 38 ساڵ پاش گفتوگۆیەکی تون لەگەڵ کەیوان باسامی ئەندامی فەرمی سپای پاسداران لەلایەن ئەو کەسەوە دەستڕێژی گولەی لێکراوە و 8 گولەش بەرجەستەی کەوتووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵی لەیلا عەلی ڕەمایی بارەها لەلایەن ناوەندە ئەمنیەکانی شاری مەریوانەوە هەڕەشەیان لێکراوە کە پێویستە پەیوەندیەکانیان لەگەڵ میدیاکانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی کۆتایی پێبهێنن. گیان لە دەستدان و برینداربوونی 6 کرێکار لە ئیلام و تاران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 کرێکار لە شارەکانی ئیلام و تاران بەهۆی بایەخنەدانی خاوەنکارەکانیان بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداوی کار بوون و 2 کرێکاریش گیانیان لەدەستداوە. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی بینەسازی خەڵکی شاری ئیلام بە ناسناوی کەماڵ کەریمی تەمەن 50 ساڵ بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزایی گیانی لەدەستداوە. هەروەها ڕۆژی یەکشەممە 4 خەزەڵوەری 5 کرێکاری بینەسازی لە شاری تاران لە کاتی کارکردندا دیواری خانوویەک بەسەریاندا دەڕوخێت و بەهۆی درەنگەیشتنی تیمەکانی فریاگوزاری خێراش بۆ شوێنی ڕووداوەکە کرێکارێکی تەمەن 40 ساڵ گیانی لەدەستدات و 4 کرێکارەکەی دیکەش بە سەختی بریندار دەبن و دواتر ڕەوانەی نەخۆشخانە دەکرێن. دەست بە سەرکرانی 2 هاوڵاتی خەڵکی شاری سەقەس. ڕۆژی یەکشەممە 4 خەزاڵوەری 1404 هەتاوی لە نێوان هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و دانیشتوانی 2 گوندی سایر و وەزمەڵەی شاری سەقەس تێک هەڵچوون ڕوویداوە و بۆ هۆیشەوە 2 هاوڵاتی دەست بە سەرکران. بەپێی دوایین هەواڵەکان خەڵکی ئەو 2 گوندە دژ بە سازکردنی جادە لەسەر زەویە کەشاوەرزیەکانیان بە مەبەستی تێپەڕاندنی کەرستەکانی پێویست بۆ کانگەی زێڕی میرگە نەقشینەی ئەو ناوچەیە کە هاوڵاتیانیش ناڕزایەتیان دەبڕیوە لە ئەنجامدانی و تێک هەڵچوون ڕوویداوە. تێگەڵچوونێک لە نێوان هێزەکانی ڕژێم و خەڵکی ناوچەکە و بەبوونەوە 2 هاوڵاتی بەناوەکانی هیوا حسێنی و هادی ئیبراهیمی پور دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکراون. شایانی باسە سەرڕای بەدووادا چوونەوەی بنەماڵی ئەو 2 بەندکراوەش لە سەر دۆخی تەندروستی و چارەنووسیان تا کاتی دەڕەشنی ئەم هەواڵە و خوێندنەوەی سەبارەت بەو 2 هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستانیە. ئەشکەنجەدانی جەهانگیر ڕۆستەمی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم. بەپێی هەواڵی گەیشتوو جەهانگیر ڕۆستەمی خارشینکراوی خەڵکی شاری هەرسین و باوکی ئەحسان ڕۆستەمی بەندکراوی سیاسی کاتی دەست بە سەرکرانی بە توندی ئەشکەنجە دراوە و دۆخی تەندروستی لە خراپیدا. ناوبراو ڕێکەوتی 27 ڕەزبەری ئەم ساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری هەرسین بۆ سەر ماڵەکەی بە شێوەیەکی تند و تیژیەوە دەست بەسەر کراوە و پاشان ڕەوانەی بەندیخانەیە ڤینکراوە. بەپێی هەواڵەکان هێزە ئەمنیەکانی ڕژیم بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ لە کوڕەکەشی ئەو بەندکراوەیان لە حاڵێکدا کە ئاسەواری ئەشکەنجە لەسەر جەستەی دیار بووە لە پێش چاوی داداناوە و شایانی باسە ئەو هاوڵاتیە لە کاتی دەست بەسەرکردنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی و دەست ڕاگەیشتن بە پارێزەریش بێبەش کراوە و تەنانەت دادستانی شاری هەرسین دژ بە ئەشکەنجەدانی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە ناڕزایەتی دەربڕیوە. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری پیرانشار لە زیندانی نەخەدا. عەزیز خزری هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار کە بۆ ماوەی زیاتر لە 3 مانگە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیم و دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. ئەو هاوڵاتیە تەمەنی 57 ساڵە و خەڵکی گوندی ئەندیزەی سەر بە شاری پیرانشارە. ڕۆژی پێنجشەمە نۆزەی پشپەڕی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری پیرانشار بۆ سەر ماڵەکەی
هاوکات لەگەڵ کوڕەکەی زانیار خزری دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی نەغەدە کراوە. زانیار خزری پاش ماوەیەک لێپرسینەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە دانانی بەرەمتەی 1 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بەڵام عەزیز خزری تا کاتی دەڕشتنی ئەم هەواڵە تەنانەت لە سەرەتاییترین مافەکانی بێبەش کراوە. گیانەدەستدان و برینداربوونی 4 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی کامیاران بۆ سەوڵاوە. بە پێڕاپۆرتەکان بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیلێک لەگەڵ کامیۆنێک لە جادەی کامیاران بۆ سەوڵاوە 3 کەس گیانیان لەدەستداوە و کەسێکی دیکەش بە سەختترین یان بە شێوازێکی سەخت بریندار بوو دواتر ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بە پێوێنانش کە بەدەستمانگەیشتون لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 2 کەس لە سەرنشینەکان و هەروەها شۆفێری ئۆتۆمبیلەکە گیانیان لەدەستداوە. شانی باسە بەهۆی بایەغنەدانی بە پرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە دۆخی ڕێگە و بانی جادەکان لە ئێران و کوردستان ساڵانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان تووشی ڕووداو ئەبن، گیان لەدەستدەن و یاخود بریندار و کەمەندام دەبن. سەپاندنی 12 ساڵ بەندکران بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری ئیلام. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری ئیلام لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە حکمی 12 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا. ئەو هاوڵاتیە بەناسناوی قودرەتوڵڵا جویار تەمەن 33 ساڵ ڕێکەوتی سی جۆزەدان 1404 هەتاوی بەهێرشی هێزە ئەمنیەکانی ناوچەی سەربازی پارچین بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی یەکێک لە گرتوخانەکانی ئەو ناوەندەکراوە. پاشان ناوبراو لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری کۆماری ئیسلامی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان سەرجەم حکمی 12 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. دوایین هەواڵمان بریتیە لە ناڕزایەتی کرێکارانی ئیدارەی بێهزیستی لە تەورێز. ڕۆژی یەکشەممە 4 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە ئیدارەی بێهزیستی دژ بە بایەغنەدانی بەپرسان بە داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم دژ بە کەمبوون و جیاکاری لە حەقدەستەکانیان خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژی هەڵاوسان، کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەست و هەروەها وەدی هاتنی داخوازیە دواخراوەکانیان بوون. بەڵێ بینەران گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.